ئەم پرس و باسە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆر لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. خوێندنەوە چییە بۆ هەنگاوەکەی دوێنێی بەشێک لە گەریلاکانی پەکەکە؟ زۆر سوپاس، دەستی ئێوەش خۆش سەبارەت بە پرسی کورد لە تورکیا یا نێزیکتری بکەینەوە بۆ پرسی ئاشتی ئەوەی کە پەکەکە و تورکیا لە دیالۆگێکدان و گرنگی باەخی هێچگار زۆریشی پێدەدرێت بە ژێرێ ڕاپرسیەکانش لە سەدا هەفتای خەڵکی دوایین ڕاپرسی خەڵکی کورد لە تورکیا ئومێدی پێەتی لەخوا سەدا چلیش خەڵکی تورک ئومێدی پێەتی ڕێژەیەکی کەمیشنی ناوانەی کە پێیان وایە نەخێر شتێکی وان نابێت لە ئارادا بێت. ئەوەی کە گرنگە ئێمە مناقەشەی بکەین وەک بابەتێکی گرنگ نوێ بۆ ئەوەی شتێک ببەخشین بەوانەی گوێمان لێ دەگرن لە ڕاستیدا پرسی کورد لە تورکیا یا لەو کاتانەدا کە شۆیەکی ئاوا یا هەنگاوێکی ئاوا چۆن ناوی لێ دەندێ ڕوودەدا زۆر گرنگە ئێمە زیاتر لە ڕوودا و زیاتر لە راپۆرتە هەواڵ زیاتر لە هەواڵ قسەی لەسەر بکەین لەبەرچی لەبەر ئەوەی ئێمە قسە لە پەیوەندیەک دەکەین لە نێوان گروپێ یا کورد یا ڕێخستێکی کوردی لەگەڵ دەوڵەتێک کە لە DNA-کەیدا کێشەی کورد بە کێشەیەک یا بە فاکتەرێک دش بە ڕوحی نەتەوەی تورک لە قەڵەم دراوە تا ئەم لە حزەیەش کە قسە لەگەڵ بەڕێزت دەکەم لە DNA تورکیدا ئەم شتە ماوەتەوە. کاتێک لە چەند دیدێکەوە تەماشا دەکەین لە دیدی پێکهاتەی دەوڵەتەوە ئیدیۆلۆژیای دەوڵەتی تورک هەتا ئێستا یەکێتی یەک زمانی سەروەری تورک زمان خاکەکەی ئەوەی مادەی سەی دەستور بە هەموو شتێک بۆ تورکیا دەزانێت کەواتە بە ژێرەی پێکهاتە و ستراکچەری دەوڵەت کە تۆ تەماشای بکەیت کورد بە مەترسی دەبینێ. لەوانەیە خەڵکانێک پێیان وا بێت کە ئەری خێرە دوای ئەو هەموو پروپاگەندەی بۆ ئاشتی کرا بۆ ئەوە کرا من ئێستا لەم وێزگەیە بەم شێوە قسە دەکەم. نەخێر ئێمە دیتمان کە لە دوای ئەوەی لە ئاداری 2025 و کۆنگرەی 12 و دوای ئایار و دواتریش سووتاندنی چەکەکان و هەموو ئەوانە چیمان بینی تەجریدێکی بە قووەتی یەکمانگە و سوکایەتی پێکردن بە عەبدوڵڵا ئۆجەلان بەڕێز ئۆجەلان و هەروەها بەردەوامبوونی ئۆپەراسیۆنە سەربازیەکان تەرخانکردنی هەوڵێکی دیبلۆماسی زۆر بۆ کوردی سووریا و پشتیوانیکردنی ئەحمەد شەرع بۆی هەسەدە و ئەوانە و هەندێک هەوڵی دیکەش و 2000 نێزیکبوونەوە لە بەریەکەوتنی سەربازی. ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە لە ئیدیۆلۆژیای دەوڵەتدا تا ئێستا دەوڵەتی یەکێتی نەتەوەیی نەک هاوبەشی نەتەوەیی لە تورکیا لە ئارادایە. بابە تەنها ئەم لایەنە نەگرین لایەنێکی کە بگرین لایەنێکی هەستیار کە زۆر وەڵامی پرسیارەکەی بەڕێزت دەداتەوە کاگەڕانکۆ ئەویش ئەوەیەکە کۆمیسیۆنێکی پەنجاویە کەسی پێکات لە ڕاستیدا من بەدیقەتەوە قسە دەکەمە چوەک ئەکادمیەک چوە کەسێک کە ساڵانێکە احتیمام بۆ پرسە دەدەم بەدیقەتەوە قسە دەکەم هەرگیز نامەوێت بە حەماسەت قسە لەسەر و پرسانە بکەم بەڵام کۆمیسیۆنێکی گاڵتەجاڕیە لە ڕاستیدا یعنی خۆی بە شتێک مەشغوڵ دەکات بە چەندین کۆبوونەوە ئەرێ ناوی چی بێ ئەرێ چییە ئەرێ چۆن کۆببینەوە ئەرێ فلان کەس بێت یعنی هەتا ئێستا دوای 1 ساڵ هیچ نەکراوە هیچ قسە کراوە ئایا خراپە نەخەیر هێشتا باشە هێشتا کە تەماشا DNA تورکی دەکەیت هێشتا باشە. باشە دکتۆر من هەندێک پرسیارم بۆ دروست بوو بەڕاستی نازانم بە قسەکانت بڵێم ڕەشبینانەیە یان واقعبینانەیە واقعەکە ئەمە بە تۆ دەڵێ بۆیە بەم شێوازە قسە دەکەی واقعبینی تۆیە کە ئەو دەرەنجامەی لە لای تۆ دروست کردووە یان نا ڕەشبینیە؟ نا شتێکی تر هەیە شتێکی تر هەیە گرنگە خەڵک لی ئاگادار بێ و خەڵکەی مهتەممە پێی ئەویش ئەوەیە کە ئامانجی تورکیا چیە ئامانجی پەکەکە چییە؟ ئامانجی هەردووچیان دووشتن کە زۆر لێک دوورن ئەمە کۆد ئەمە نهێنی پشت ئەم قۆناغەیە نهێنی پشت ئەم قۆناغەیە ئامانجی تورکیا لەگەڵ ئامانجی پەکەکە دووشتی لێک زۆر لێک دوورن. ئامانجی تورکیا دەستپێکردنی پرۆسەیەکی درێژخایەنە ئەو پرۆسەیە دەبێت بە چەند وێزگەیەکدا تێپەڕێ تەماشاکە ئەم پرۆسەیە
ئیدیۆلۆگیای خزمایەتی و خوشک و برایەتی و پەیوەندی و ئاشتی کە باشترە لە شەڕ لەبەرەوەی شەڕ لە ئێستادا چۆن بۆ کورد زەحمەتە بۆ تورکیش زەحمەتە تورکیا لە خوای دەوێت شەڕێک ببێ بۆیە دەیە بەچەند قۆناغ چەند پردێک ببڕێ پردی یەکەم ناجێگیریە جیۆپۆلۆتیکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببڕێ نابێ لەگەڵ کورد بەریەکەوتنی هەبێ تەنانەت لە سووریاش نابێ هەی بێمەگەر لە ڕێی پرۆکسی و لایەنگیرەکانی پردی دووەم دەبێ بیبڕێ هەڵبژاردی سەرۆک کۆمار جا بە ڕێز ئەردۆغان بەیانێکێکە و کاندیدی دەکا لە ساڵی 2020 پردی سێم دەبێ پێش پردی سێم پردۆچکەیەکە هەیە مادەی 101 دوایی ئەبێ لە ناو تورکیادا لە ناو پەرلەمانتی بێ مەجلیسی گەورەی تورکیادا ڕێژەیەکی تەواوەتی ئەندامان هەبێ مادەیەک ڕیفۆرم بکەن ئەگە نەیانتوانی بیکەن ڕێژەیەک هەبێ بتوانێت بیخاتە ڕیفراندۆمەوە ناو خەڵک ئەگە هەموو ئەوانە نەیانتوانی بیکەن ئاشتێکە بێ لە ئێستادا نابێ شەڕ هەبێ ئەوە ئەگەر مەجالم دەی ئەوە ئامانجی تورکایە ئامانجی پەکەکە چییە باش پەکەکەش غافڵ نییە ئامانجی پەکەکەش چیە ئامانجی پەکەکەش ئەوەیە کە ئەویش هەدەفی ئەوە نییە چەک دابنێ مستحیلە ئەمە مستحیلە شتیوا لە ئارادانیە قەیدی ناکە مناقەشەی دەکەین دەڵێن پیرۆز بێ پرۆسەی چەکدانان ئێمەش لەگەڵ ڕیتۆریکی هەموو لایەک دەڕۆین بەڵام دەبێت فێڵ لە خەڵکەکەمان نەکرێ پرۆسەی چەکدانان نییە پەکێکش دەزانێت تورکیا دەستکەوتی میدیایی و هەڵبژاردن و ستراکچەر و پێکاتە و فۆرمی قۆناغی نوێی سەرۆک کۆمار و دەوڵەتی دەوێ بۆیە ئەویش دێت جا بۆیە تورکیا دەیەوێت بەبی ئەوەی شتێکمان بداتێ من و تۆ مناقەشەی بکەین بڵین ئەو خەیش ئەمە بۆ کورد کرا شتێکی وامان قەت ناداتێ دەستکەوتەکەشی بەدەست بێنێ پەکەکەش بەبی ئەوەی شتێک بدا بە تورک چەک دابنێ یان ڕێخستنەکەی هەڵبۆشێنێ یان ئەوە بکە ئەویش دەیەوێت دانپێدانانی فەرهەنگی بەدەست بێنێ هەتا ئێستا ئەو پەیامەی ئۆجەلان دەستی پێکردووە دوای ئەوەی من بە خەبۆرەکان ناوم بردووە لە کتێبدا تا بۆیە خەستپیەکانی سیاسەتی تورکیا بۆ نەوەکانی داهاتوو پەکەکە بە دانپێدانانی سیاسیەوە تەحویل بە نەوەکانی داهاتوو بدەن لەو گۆشەگیریە دەربازیکەن واتە دوو ئامانجی زۆر جیاواز لە پشت دیالۆگەکەوەن کە ئەو دوو ئامانجە هیچیان ئامانجیان گەلی کوردستان یا خەڵکی کوردستان نیە لە تورکیا دکتۆر ینی تۆ وا قسە دەکەی وەکەوەی لە مایم ساڵی ڕابردوودای ڕووی نەدابێ بەڵام ئێمە لە ئەرزی واقع دەبینین سیاسەتی تورکیا ڕوانینی تورکیا ینی تەنانەت لە ڕەشە گوڕەشەکانیشی زیاتر میدیاییە لەسەر بە بڵین ئەرزی واقعداش شتێکی ئەو تۆی نەکردووە ئەو توندیەی جارانی نەماوە بۆ نمونە ئێمە دەمانبینی لە باشووری کوردستان ئەو ڕاوی گەریلاکانی دەنا لە هەر شوێنێک کەسێک گومانی لێ هەبوایە درۆنێکی پێوە دەنا بەڵام ئێستا دەبینین ئەوە لە نەک لە باشووری کوردستان تەنانەت لە قەندیلیش ئەمە نەماوە ما بێتی ژیانی ڕێژەکەی زۆر کەمە بەراورد بە ڕابردوو ئەم بۆ نمونە لە سووریا ینی ڕاستە هەڕەشە لە ڕۆژاوای کوردستان دەکا ناو بەناو هەڕەشەیان لێ دەکا بەڵام تەنانەت زمانی هەڕەشەکەش دەبینین زۆرێک لەوەی گۆڕانی تێدایە بەراورد بەوەی کە تورکیا پێشتر هەر تۆی قبول نەبوو وجودە دەبێ ئێستا دەڵێ دەبێت لە نێو سوپادا بێ و یان بەم شێوازە بێ یان بەو شێوازە بێ هەز ناکەیمە گۆڕانێکی جەوهریە لە سیاسەتی تورکیاشدا بەڵام علەنی نییە پرسیارەکەت بە دیقەتەوەیە دەست خۆش بەڵام ئەگەر منی شووریا بم دەیخەمەوە خزمەت وەڵامەکەی پێشوم لەبەرەوەی من بە جەناتم گوت فعلەن پرۆسەیەکەیە تورکیا چەند ئامانجێکی لێ هەیە یەکێک لە ئامانجەکان ئارامیە کە دەیەوێت هەتاکو و دڵنیایی جیۆپۆلۆتیکی بەدەست دێنێ ئەوە پردێک بووە یەکێک لە پردەکانە دەیەوێت بەسەریدا دەرباز بێ بۆیە ئامانجەکانی تورکیاش ئەوەیە یعنی پرسیارەکەت بە دیقەت بوو بەس من دەیخەمەوە خزمەت وەڵامی جوابەکەی پێشوم ئەوە یەکێک لەو پردانەیە کە من باسم کرد لە سووریا لەوێ بۆچی بەبەستم چییە ڕوونتری بکەمەوە بۆی ئەوانەی کە گوێمان لێ دەگرن شتێکی جوانیان دەستکەوێت مەبەستمەوەیە کە نەئارامیەکی جیۆپۆلۆتیکی هەیە ئەویش ئەوەیە کە هەژمونی دەوڵەتی ئیسرائیل خەریکە دەبێتە ئەمری واقع لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە چینەدا لە قەتەڕیدا کاکە قەتەڕ یعنی پەنتاگۆنێکی گچکە لە کەنداو باشە قەتەڕ یعنی پەنتاگۆنێکی گچکە لە کەنداو لیدا بە هەر حاڵ خەریکە هەژمونی ئیسرائیل زۆر گەورە دەبێت و هەموو لایەکشمان دەزانین ئیسرائیل با پشدەری گوتەنیانە پێت بڵم بۆ خۆم خەڵکی پشدەرم ئیسرائیل بەدا و شەدا و دەگەڕێت تورکیا هەڵەیەکی سەربازی بکات تەنانەت لە عێراقیش
چکە ئاسمانەکان ئێستا پڕن لە درۆن کەس نازانی هیچێن، پڕن لە F16 کەس نازانی هیچێن، ئاسمانی ئەوروپای پڕە لە درۆن و F16 نازانی هیچێ، ئاسمانی قەندیل پڕ دەبێت کەس نازانی هیچەیە، ئاسمانی سووریا پڕ دەبێت کەس نازانی هیچەیە. ئەو زەمینە نەما دەوڵەتە ناوەندیەکان بە ئارەزوی خۆیان بێنە سەر تۆ یەکێکە شەڕ بکەن و هێزەکەی کەش لە خوارەوە بە دەستە پاچەی تەماشا بکە. ینی پێدوای ئیسرائیل لەسەر ئەم مێزە نادەوڵەتیانە دێتە جواب ئەوە بینیمان لە بێشک دێتە جواب لەسەر دۆرۆزەکان هاتە جواب لەسەر زۆر ناوچەی دیکەی کوردەکە بەڵێ لەسەر عەلەویەکانیش هاتە جواب، لەسەر بابەتی حەڵەبیش هاتە جواب، بەڵام ناڕاستەوە خۆ لە دیمەشقیدا بێشک بەم شێوەیەیە قسە تەسبیتەکە جوانە. من ناڵێم گۆڕانکاری نەبووە، بەس ئەڵێم گۆڕانکاریەکە پەیوەندی ئەو ئارامی جەنابەت باس دەکەی لە قەندیلەوە تەنانەت بۆ سلێمانی، تەنانەت لە قەندیلەوە بۆ سووریا، تەنانەت بۆ لیبیا، تەنانەت بۆ ئەرمەنستان و ئەزەربایجان، بۆ هەموو لایەکی تورکیا پەیوەندی بە تێپەڕاندنی ئەو پردەیە کە باسم کرد، پردی ناکۆکی جیۆپۆلیتیکی و دوایش زۆر پێویستی بە کورت هەیە. تۆ دەزانی خاڵێکی زۆر گرنگەیە لە بیری نەکەینەوەی کە ئیمام ئۆغڵوو ئەمە ئامانجێکی گەورە بوو، چونکە ئەو هێزانەی نێزیکی ناوچەکە دەبن و هەژمونیان نێزیک دەبێ، هاوپەیمانی تاریخی جەهەپەنە، هاوپەیمانی ئیمام ئۆغڵوونە، هاوپەیمانی حیزبی نەریتی تورکیانە. بۆیە ئێمە دەتوانین بڵین ئێمە تا ئێستا لەگەڵ جەنابەت بە شتێک گەیشتین، فعلەن پرۆسەیەک هەیە، پرۆسەیەکی دانوستاندن هەیە، بەڵام هاو دوولایانەی بەیەکەوە لە دانوستاندندان گەرنتیان نییە، لایانی ناوبژیوانی سێویان نیەچیەکێتی ئەوروپایان ئەمریکا بێ و هەر یەک لەو لایەنانە و دوولایانەی بەیەکەوەن ئامانجی جیاوازیان هەیە، هەردووچیان بە وریاییەوە مامەڵە دەکەن و بەڕێز ئۆجەلانیش لەو نێوەندەدا یاریەکی سەرکەوتوانە دەکات، دەیەوێت لە تەجریدەکە دەرباز بێ و ئەگەر هەژمونی ئیسرائیل ڕۆژ بە ڕۆژ لەم هەڵکشانەدا بێ، ئۆجەلانیش بە هەندێک لە ئامانجەکانی دەگا پەکەکەش تا ڕادەیەک لەوانەیە دانپێدانانێک بەدەست بێنێ، دوور نییە مناڵین ئەو DNA ناگۆڕدرێ، ناڵێن شتێک نابێ و تورکیاش دەیەوێ ئەم قۆناغانە ببڕێ بەبێ ئەوی شتێک بدا، پەکەکەش دەیەوێ و قۆناغە ببڕێ بەبێ ئەوی شتێک بدا، واتە تەواوکەری یەکترین لات سیر نەبێ کاگرانکۆ. ئەگەر من بە جەنابەت بڵێم ئێستا پەکەکە بە یەکجاری چەک دابنێت، تورکیا قبوڵی نییە، کارتەکان دەسووتێ بۆ 2028 بۆ سەردەمی هەڵبژانی سەرۆک کۆمار. یعنی پرۆسەیە کە دەبێ بەردەوام بێ، دەبێ هەرێمی کوردستانیش سوودی لێوەربگرێ. بەس دوجار لە شەڕ باشترە، کورد زەرەری تێدا ناکا لەبەر یەک خاڵی زۆر گرنگ و کەمتر دەبینم ئیعلام بەلای ئێوەدا دەچێت. ئێمە ناتوانین قەزیەی کورد لە تورکیا لە چوارچێوی کوردی تورکیادا ببینین. تورکیا سەرکێشی پرسی ژێر دەستکردنی خەڵکی کوردستان دەکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. یەک خاڵت بیربێنمەوە، من ئەو ێوارەی کنسوڵگەری تورکیا کراوەتەوە قسەم کردووە، لە تیڤیەکان قسەم کردووە، پێشتر قسەم کردووە، لە تەلەڤیزۆنەکەی بەڕێستانەوانی تر قسەم کردووە، هەموو جار هەو کاتەوە لە 20 ساڵی ڕابردوودا هیچ گۆڕانێک نییە. لە 92 وەرە من لە جۆرێک لە جۆرەکان قسەم تیانە کردبێ لە 92 ژمارە 6 کوردستانی نوێی 6 ئاداری 92 بخوێنە لە کۆڵینەوەی منیتیایە ڕۆژی 6 ئاداری ساڵی 1992 لاپەڕەکەم لە بیرنیە لە کۆڵین منیتیایە لەسەر ئەم پرسانە. تا تورکیا هەنگاوێک نەینا بۆ کردنەوەی کنسوڵگەری دەوڵەتێکیکە جورئەتی نەکرد. ئەمڕۆ ئەگەر تەمسیلیش بێ، ئامانجی کەشی لە پشتەوە بێ، کاتێک تورکیا دەڵێت لە دیالۆگدام لەگەڵ کورد بەغدای حراجە مەجبورە نەیەتە سەر کورد، ئێران مەجبورە نەرمی بنوێنێ، چکا بۆ کۆدەکە لەوەیە، سیحرەکە لەوەیە. لەبەر ئەمە دەتوانین بڵین بەشێک لەو ئیحتیمامی تورکیا بە قەزیەی کوردی دەدا و دەیەوێت لە شەڕ و درۆن و ئەوەی جەنابەت باست کرد بگۆڕێ بۆ جەوێکی ئارام، پەیوەندی هەرنی بە کوردی تورکیا، پەیوەندی بە کوردی سووریاوە هەیە، بە هەڵکشانی پرسی سیاسی لە عێراقەوە هەیە، بەو ئازادیەوە هەیە کە بە شێوەیەکی سروشتی لە ئێرانیش خەریکە دەردەکەوێت. دوجار پرسێکی تاکتیکی هەیە. بەڵێ ینی وەکو دەڵێ ئەڵێنجان لە قسەکانی بەڕێزەدەوەیە کە تورکیا دەستی کردووە بە پرسێک کە پرسەکە پرسێکی ناچاریە لە ڕووی نێودەوڵەتیەوە، بە ناچاری دەستی بۆ بردووە، بەڵام لەم ناچاریەشدا ئێمە وەکو کورد بەدەمێەوە چوین، قازانجی لێ دەکەین، لانی کەمە گەر زەرەری لە بری زەرەر ئێمە قازانجی لێ دەکەین، ئەگەر نەتیجەشی نەبێ لانی کەم چەند ساڵێک بە ئاشتی تێدەپەڕێنین. یعنی دەتوێت بڵێ ناچاریە پرسەکە، وەکو سەرەتا قسەکان وتی لە DNA تورکە بڕوابوون
بە ئێمەوەکو کورد بە مافی کورد بەوە نییە، بەڵام ناچاری دەستی داوەتە پرسێک کە دوجار بە قازانجی ئێمەش دەشکێتەوە. ئەمە ڕاستە بە ناچاریە دۆخی هەرێمی و نێودەوڵەتی، دۆخی ناوخۆیی، فاکتەری ناوخۆیی، فاکتەری هەرێمی و نێودەوڵەتی، فاکتەری ئابووری لەگەڵ ناوخۆیەکە وای کرد بە ناچاری و زۆر لە پڕ دەوڵەت باخسەلی ئەم هەنگاوە هاوێژێک کە زۆر باس کراوە وا تۆقەیان کرد و وا لیژنە پێکات و وا چوون ئەوە مەوزوعێکی کۆن بوو بە ناچاری ئەوە بکەن. بەڵام ئەو هەنگاوی کە دوێنێ ڕوویدا پاشەکشەکردنی هێزەکان بۆ قوڵایی هەرێمی کوردستان ئەرێ باوەڕ ناکەن ئەمە پرسێکی دیکەی یاسایی، سەروەری، جیۆسیاسی، ئەمنی، کەمین بۆ دوا ڕۆژی هەرێمی کوردستان دروست دەکات کە شەرعیەت لە هەمان کاتدا بەبوونی سیاسی و ئەمنی و سەربازی تورکیا دەدا لە قوڵایی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە تۆ تەماشا شەفەق نیوزکە، حوڕیەتکە، میلیەتکە، زەمانکە، تەواوی جەریدەکانی تورکیا بکە. تەماشا سی جەریدە و سی تیڤیم کرد زۆر بە وردی، هەر هەمویان یعنی نێزیک بە تەواویان بڵێ ئەگە یەک دوێکیان نەبێ پرسی تیرۆر، یعنی پرسی تیرۆر دوور دەخەین، تیرۆر چۆ قوڵایی عێراق، تیرۆر ئاوە باشان پرۆسەیە باڵین سەر نەکەوت. دوای جەنگەکە لەکوێیە؟ سەرنجە مخابراتیەکە و درۆنیەکە لەکوێ؟ هاتە هەرێمی کوردستان. ئەمە مانای چی؟ یعنی دەکرێمە بڵێن پرسەکە چارەسەر نابێ، بەڵام لەسەر حیسابیەوەی هەرێمی کوردستان باجەکەی بدا. بێنە هەرێمی کوردستان بۆ کوێ؟ بۆ ئاڤاشین، بۆ ئەو دیوە، بۆ قەندیل، بۆ برادۆست، بۆ سیدەکان، بۆ منتیقەی قەڵاتزە کە منتیقەی ئێمەیە، بۆ بادینان، بۆ شەنگال. ئەمە یعنی چی؟ یعنی ئێمە هاتوین لە ژێرنا و سێبەر و ڕیتۆریکی ئەوەدا سەرخۆش بووین زۆر جار، حاشا سەرخۆش بووین، زۆر جار سەرکەوتن سەرخۆشت دەکات، زۆر جار ئیعلام سەرخۆشت دەکات، زۆر جار ڕیتۆریکی ئاشتی. یعنی سەرخۆشبوونێک بە هەندێک ڕیتۆریک ئاگات لێ نییە لەم لاوە چی لە گیرفانت دەردێنن. ئەم هێزانە لەوێ مۆڵ دەدرێن. دوا ڕۆژەکەی چیە؟ دوا ڕۆژی سەروەریەکەی چیە؟ چی کارتێک دەداتە دەست عێراق بۆ کۆنتڕۆلکردنی سنوورەکانی سپەینێ کەسایەتێکی وەک ترەمپ چی پێدەسەلمێنی؟ چ کارتێک دەداستە دەست تورکیا کە لە ساڵی 2010ەوە بنکەی سەربازەی هەمیشەی بۆ دروست کردووە. دەزانی من داتایەکەم لایە لە ساڵی 2002 تا 2020 105 هێرشی سەربازی کوشتاری مەدەنی لێکەوتۆتەوە. 105 هێرشی سەربازی لە سەر تاسەری هەرێمی کوردستان. بەڵام جیاوازیەکەیە دەبێ ببینی نەویشەوەی لە ساڵی 1992 تا 2010 تورکیا لە تورکیاوە هێرشی دەکردە سەر هەرێم و ئۆپەراسیۆن و 10 کیلۆمەتر دەربازی کرد و هێرشی هەوایی هات و کۆمە. ئێستاوانی ئێستا لە 2010ەوە بنکەی نیمچە هەمیشەیی یا هەمیشەیی لە هەرێمی کوردستان هەن لەوێەوە ئۆپەراسیۆنت بۆ دەکات. ئەو بنکەنە هەمیشەیانە نێزیکتر دەکات لەمە دووە بۆ قوڵایەکی زیاتر. ئەمە معنای چی؟ معنای هەنگاوەکەی دوێنێ دەستکەوتێکی ئیعلامیدایە بەڕێز ئەردۆغان، پەکەکەش قسەیەکی بە قووەتی دایە ڕێبەرەکەی خۆی، قوڕێکیشیان بۆ هەرێمی کوردستان لەم لایە گرتەوە کە دوا ڕۆژەکەی چی دەبێ؟ ئەمە جۆرێک لە تەڵەیە بۆ باشووری کوردستان. ئەگەر وا دەکەوێتەوە کاکە، چکات دوو ئامان چەند دوو هەنگاوان. مەسەلەن من دێم خوانە خواستا کارێک دەکەم بە خەراب دەکەوێتەوە، لەوانەیە بە شێوەیەکی زیاتی بە ئەن قەس کرد بم، لەوانەیە بە مەوزوعی وا بکەوێتەوە. ئەوەی وێ بە مەوزوعی وا دەکەوێتەوە، ئەگەر تەڵەش نەبێ وا دەکەوێتەوە، یعنی وا کەوتوتەوە، یعنی نەک دوا ڕۆژ وا کەوتوتەوە. کورتەر دەڵێ مستەقبل کاکە ئێستا من و جەنابەت مناقەشە دەکەین. ئێستا تورکیا پەکەکە ڕایگەیاندووە کە هێزەکانی لە تورکیا نەماون، هەرچەندە 20 کەسێکی زیاتر لەوێ نەبوو، هەر لە سنووری هەرێم و ئەو ناوچەیە بوون. بەڵام ئەو شەرعیەتەی کە لە دوێنێەوە بەمەڕاستیم بەوە دراوە کە پەکەکە هێزێکی سەرەکی دژە تورکیا لە قوڵای هەرێمی کوردستانە پێشتر نەبوو، بەم شێوێدانی پێدانراوە کەواتە بە مۆزوعی باڵێ تەڵەیە. میدیای تورکی کە لە دوێنەوە تۆ متابعە دەکەی بە زمانی تورکی دەزان متابعە دەکەی، وا دەڵێن ئەو قسانە دەڵێن کە تۆ باست کرد. بەڵێ تەواوی ڕاگەیانی تورکیا تەماشا بکە کەناڵەکان. من ناڵم 30 کەناڵی تەلەڤیزۆن 30 ڕۆژنامەم تەماشا کرد.
هەتا بۆ ئاگاداریت کە تەماشام کرد زۆربەی کەناڵەکان هەواڵێکی ئابووریشیان تایە کە لە سەدا 2 بۆ 3 هەڵکشانی ئاباریانە بووە بۆ ساڵی 2026 دەکەنە 105 بەهۆی ئەم پرۆسەی ئاشتی و بەهۆی کۆمەڵک شتێەوە لەم دۆخەدا گەورەبوونی ئابووریان هەیە هەڵاوسانەکەشیان لە 32ەوە هەندێک دابەزیوە واتاوان سوودی لێ دەبینن بەڵام ئەمە بەلایەک بابەتی ئابووری ئەوە لێرە دووشت هەیە دوو هێزەکانت لە تورکیا دێنی بۆ هەرێمی کوردستان لەوانەیە خەڵکانێک گوێمان لێ بگرن بڵێن ئەمە چی دەڵێن خۆ پێشتر لە هەرێمی کوردستان بوون فەرقی لەوەیە کە تۆ دانی پێدا بلیت ئێستا شتێک نەماوە بە ژێرەی دان پێدانان بە ناوی پەکەکە لە تورکیا پەکەکە لە هەرێمی کوردستانە کەواتە جەنجی هەرێمی کوردستان شەڕ و ئاشتەکەی لەگەڵ هەرێمی کوردستانە بە ژێرەی کاکە من کولی عسکەریم خوێندو پێشەوەی بچمە سیاست بە ژێرەی یاسای سەربازی بە ژێرەی یاسای سەربازی دوو هێز کە بەریەک دەکەون هێزێکی دژ لەکوێ بێ ئەوەی کە لەوێش نەبێ لەوەیە لەوێش نەبێ شەرعەتی لەوێبوونی هەیە دکتۆر ئێمە وەکوەرێمی کوردستان خۆی کێشێکمان نیە خۆشبەختانە لەگەڵ تورکایە پەیوەندێکی تون و تۆڵمانی لەگەڵ تورکایە وەکو وڵاتێکی دراوسێ وەکو ئەندێجار وەکو دۆستایەتیش زۆرێک لە دۆستایەتیە لە نێوان هێزە کوردیەکاندا ینی بۆچی بترسین ئەی تورکیا چیتری لە ئێمە دەوێت دۆستایەتی دەکەین هیچ زیانێکمان بۆی نییە پەیوەندێکی ئابووری زۆر باشمان هەیە لەگەڵیدا ئەنی چیتری دەوێت لە ئێمە وەکو باشووری کوردستان کاکە ڕانکۆ تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندێکی خراپی نییە چکە ناچارە پەیوەندەکەی لەگەڵ عێراق لە ڕێی هەرێمی کوردستانەوە بێ پەیوەندی لەگەڵ سووریا زۆر خراپە لە کاتێکدا لەگەڵ دیمشکش باشە چونکە 100 کیلۆمەتری لە بەهۆی کوردەکانەوە لێ دابڕاوە واتە هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا پەیوەندەکەی باشە بەڵام تۆ لە پەیوەندیەکاندا فاکتەری سیاسی سەربازی ئابووریت بە جیاوازەیە من یەک هینت پێ بڵێ لە ڕووی سەربازیەوە تورکیا ئامانجی داگیرکردنی هەرێمی کوردستان نییە بڵێ داگیری دەکەم بەس دەزاری 1475 کیلۆمەتر خاچی هەرێمی کوردستان لە ژێر ئاگری تورکیادایە کە چەند کیلۆمەترێکی لە تەواوی حدودی لە تەواوی خاکی لوبنان زیاترە بە قەندیلەوە کە نەئارامن یعنی خەڵکی تۆ ناتوانێت کاسبی لێ بکە بەقەت تەواوی دەوڵەتی لوبنان بە خاک و سەروەریەکەیەوە خاکی هەرێمی کوردستان خەڵک ناتوانێت بۆی بچێتەوە مەیدانی جەنگە بەقەت تەواوی لوبنان باشە فاکتەری سەربازی من وتم خۆ ناوێت تۆتاڵ داگیرکردنی سەرتاسەری هەبێ بەڵام نەئاران دەبێت سەروەریەکەت نامێنێ ئەمە یەک خاڵی دووەم لە ڕووی ئابووریەوە هەردوو گلا پێویستیان بە یەکترە هەرێم و تورکیا عێراق و تورکیا بەڵام کامیان سوتمەندن ئەوەی کە ژێرخانی بە قووەترە لە ڕووی سیاسیەوە ئاو بەشێک بە سیاست حیسابکە عێراقی وشک کرد قوڕی گرت باشە هەموو ئەوانە لەو لایە دابنێ کە ئەمن دەمەوێت بە بینەرەکانت بە گوێگرەکانت بڵم لی بی ئاگان نیم بە تەنها مێشکم لەسەر خاڵی کۆنە کردوێتەوە بەڵام سەبارەت بە تورکیا من دەڵم لە ئێستادا ڕاستە نابێتە مەترسی جددی بەڵام ئینسانی سیاسی گەلێک میلەتێک سیادەیەک پێکاتەیەک بیر لە قۆناغەکانی داهاتوو دەکاتەوە چی ڕوودەدا چی دەڵێگە سپینێ تورکیا ئامادە بێ لەگەڵ ئەحمەد شەرع جۆلان و ئەولاوەتری جۆران و ناوچەی سوێدا بدات بە ئیسرائیل و ئەمریکاش موافقە بکەن ئەو خاکانە بدەنە تورکیا ئەو کاتە چی دەڵێ سیاستە و گریمانەیە کارتت دایە دەستی بۆ ئەم پرۆسەیە چەندە من دەمەوێت چت پێ بڵێم لەوانەیە ئەمە بۆ تۆ زۆر نوێ بێ ئەم پرۆسەیە هەست دەکەم کە شرۆڤە دەکرێت زیاتر لە چوارچەوەی تورکیادا شرۆڤە دەکرێت هەرێمی کوردستان تەنها وەک ئەوە ناوی دێت کە ئایا چ ڕۆڵێکی هەیە لە ئاشتێکە و لە چەکدانان کاکە پرسی چەکدانان نییە برام نییە باشە ئەبەدەن نییە شتیوان نییە خەندیل چۆڵ بکرێت نییە شتیوا ڕاست نییە درۆیەکی گەورەیە لەگەڵ ئەو میلەتە دەکرێت لە باشوور کەیفی خۆیانە لە تورکیا ئەی چی هەیە تێوەگلاندنی زیاتری هەرێمی کوردستان بە شەڕکردن و بە ئەمنیکردنی زیاتری هەرێمی کوردستان بە مەعسکەرکردنی زیاتری هەرێمی کوردستان بە سەرنجکردنی زیاتری هەرێمی کوردستان دکتۆر هەندێکی تر خوێندنەوەیکی دیکەی بۆ دەکەن دەڵێن پەکەکە وەکو هێزێکی مێژووی کاریگەر هێزێکی شۆڕژگەر بە جەماوەرەکەی خۆی دەیەوێ بڵێ بەم جۆرە نمایشانە کە کۆتاییەکی شکست خواردوو نییە لانی کەم لە مێژوودا وەکو هێزێکی شۆڕژگەر و خەباتکار بمێنێتەوە بۆیە بەم جۆرە نمایشانە چەک سووتاندن چەکدانان کشانەوە نازامچی هەنگاوی دیکە دەیەوێت بەم شێوازە ئیتر وردە وردە کۆتایی بەخۆی بێنێ بەپی ئەوەی کە عەبدوڵڵا ئۆجەلان بڕیاری لێداوە و قۆناغەکانی دیکەش دەبینین یانی لانی کەم ئێمە دەبێت بیش پرسین ئایا کورد بۆ خۆی لە تورکیا چی دەوێ ئایا کورد لە تورکیا
هیچ مافێکی تۆی داوا کردووە بە دەربێ لە مافی فەرەنگی و کللتوری هیچی دیکەی ناوێتەوەی کە دەبینین تەنها داوای ئەوە دەکا بخێنەوە چییە بۆ ئەو بۆچوونە؟ وڵی من زۆر سوپاست دەکەم لەبەرەوەی پرسیارێکی زۆر بەرپرسانە و زۆر شارەزایە نەبوو حقیقت پێت بڵێم یعنی بەجددی هەتا ئێستا چۆن تورک پرۆپۆزەلێکی نییە لە ڕێگەی لیژنە پەنجاویە کەسیەکەی و ئەو بەڵێنانەی کە دەیدا و ئەوەی کە دەوڵەت باخچەلی گوتی و ئەوەی ئەوانی تر دەڵێن هەتا ئێستا کوردیش پرۆپۆزەلێکی نییە بڵێ لەو پرۆسە ئاشتی من ئەوەم دەوێت جگە لەو ئێڕاگەیانەی کە لە ئیمرالیەوە دەرئەچیە و جگە لەوەی کە زۆر جار پەیامەکان دەردەچن بەڵام لە یادیشمان بێکە لەو چەند مانگەی ڕابردوودا تورکیا زۆر توند بووەوە بەرامبەر ئیمرالی و قەندیل و ئەوانە قەندیلیش بە توندی جوابی دایەوە کەواتە لێرەك بابەتەکە پرسی دقەیە پرسی ڕۆژە ئەو چۆن مامەڵە دەکە من چۆن مامەڵە بکەم وەکو ئەوەی جەنابەت پرسیارت لێ کرد کە من لە مەبەستی پرسیارەکەت وریام پرۆپۆزەلێکی کوردی لە ئارادانیەکی لە هەرێمی کوردستانی تورکیا دەوێتی بۆ شارە کوردیەکان ناوچە کوردیەکان دەوێت کاک ڕانکۆ بابەتێکی شتێکت بۆ بەمەوە گرێ بدەم ئێمە دەبێت لە شتێک زۆر وریابین ئێمە هەمومان دەزانین جەنابەت دەزانی و ئەوانەی گفتوگۆت لەگەڵ کردوون و لە ئایندەش لەگەڵیان دەکەی ئێمە هەمومان دەڵێن سایکی سپیکۆ وایە سایکی سپیکۆ 1923 و 24 کە عێراق دروست بوو هەرێمی کوردستانیان پێیدا سووریاش بە هەمان شێوەوە نییە لەوانەیە ئێستا من لە جەنابەت بپرسە بڵێ مناڵم تۆ امتحانت دەکەم بڵێ لە ساڵی 23 24 کوردستانی تورکیاشیان بە تورکیادا کە ئەسڵەن وای نییە کاکە ئێمە تاریخێکمان هەیە دەزانین کەی ناوکمان لەگەڵ ئەوان پێکەوە گرێدراوە و دایم دەڵین بە ئەو ناوکەمان ببڕێ لەوان لە جیا ببینەوە بەس ئێمە ئەو شوێنەی کە کوردی تورکیا لەگەڵ تورکیا پێکەوە دەبەستێ ناتوانین بۆ 100 ساڵ 200 ساڵ 300 ساڵ 400 500 بگەڕێینەوە خۆوان لە کلۆزانەوە بەوان نەدراون ئەوان لەوێ بوون ئەوان پێیەکەوە بوون بۆیە دەبێت تێگەیشتنی ئێمە و هەڵسەنگاندنی ئێمە بۆ تێگەیشتنی تورک لە قەزیەی کوردی زۆر جیاواز بێ لەو تێگەیشتنی بۆ قەزیەی کورد لە سووریا و دیمەشق لە عێراق و لە هەرێم و بەغدا هەمانە بۆیە دەڵێم DNA من و تێرمەکان بە وریایی بەکاردێنم تۆ لە هەر کەسێک بپرسی دەڵێ کوردستان دابش کرا بۆ 4 باش 1000 شعری لەسەر هەیە والله کاکە دابش نەکراوە بۆ 4 بەش بەشەکەی تورکیا هەر لەوێ بووە بەشەکەی ئێران هەر لەوێ بووە ئەو بەشانەی لێ جیاکراونەتەوە تورکیا هەتا ئێستا ئێرەش بەی خۆی دەزانێت کە لێ جیاکراوەتەوە بۆیە شێوازی مامەڵی کەلتوری مامەڵی سیاسی مامەڵی تاکتیکی سایکۆلۆژی هەموو شتێکیان زۆر جیاوازە لە هی ئێمە هی پەکەکە و هی تورکیا هەردووچیان ئەوەی کە حیسابی بۆ ناکەن چێ دەکەوێتە بندەست و پێیان لە کاتی ئەم دیالۆگانەدا بەڵێ پاشەکشە دەکەین بۆ هەرێمی میدیا ئەرێ دوو هەرێم لە ناو هەرێمی کوردستان دەبن دوو ئاسایش دەبن دوو پۆلیس دەبن دوو شارەوانی دەبن دوو کەلتوری جیاواز دەبن هێزەکان دێنینە هەرێمی میدیا ئەمەیە کە گرفتی قوڵی منە بۆیە تورکیا دووسێ ئیسیفادە دەکا ئیسفادەی یەکەمی ئەوەیە کە ئارامیەک دەیەوێت بەدەستبێنی بێ و هیچ بەدەستەوە بدا پردەکان تێپەڕێنی ئەو درۆن و مرۆنانی جەنابەت باست کرد نەماون لە سووریا و ئاڵۆزیە نەماوە کە ئیسرائیل وە بەرهێنانی لەسەر بکا بە شێوەیەک کە بە دیمشق دەکا لە هەمان کاتدا ئەڵغامەکانیشی هەڵدەداتە هەرێمی کوردستانی عێراق ئەوەی تۆ بە کەمین ناوت برباڵێ بە کەمینە کەمینەکان بۆ دوا ڕۆژ زۆر ئاستە من لەمەوە پرسی کورد لە تورکیا مناقەشە ناکەی پرسی تورکیا لەسەر جیۆسیاسی هەرێمی کوردستان مناقەشە دەکەی ئەمەیە کە هێزگار کێشەیە بەس پرسیارێکت کرد پەکەکە دەیەوێ خۆی هەڵبوەشێنێ بەبێ ئەوەی نامە لە ئارادا نییە تورکیا نایە پەکەکە هەڵبوەشێ تورکیا داوای شتێکی وای نەکردووە یخو تورکیا دەزانێت پەکەکە 12 ساڵ بەر لە ئێستا هەڵوەشاوە نەماوە بۆ تەکەجەکە ئەم ێوارەیە کە کۆنگرەی 12 تەواو بوو بە ناوی سەرکردایەتی کەجەکە وتیان ئێمە پەکەکەمان هەڵوەشاند بە ناوی کەجەکە پەکەکە هەڵوەشاندووە یعنی تەشکیلەیەکی گەورەتر تەشکیلێکی چکۆلەی خۆی بە هەزاران تەون و داوی بە هەزاران تەون و داوی تیرۆرەوە بووە دەیانەوەی لەیان ڕز من لە یادمە وەختی خۆی پرۆفیسۆرێکی ڕووسی قسەی کرد پرۆفیسۆرێکی ڕووسی قسەی کرد چەند پرسیارێکیشم بۆ نارد وەڵامیشی دامەوە گوتی ئەگەر کوردەکانی تورکیا عاقڵ بن زوو بە پیلۆ بانگاوەزەوە دەچن خۆیان نەولاوە خەڵاسکەن کە ناتوانن بە سەدان ساڵەگەر هەموو دنیا شاوکاریان بکات لە تەڵە و داوەکانی دەرچن چکە ناوی تریان هەیە
کەسێکە شەڵبووە شتێکی تر هەیە بەڵێ زۆر بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆر لە پەیوەندی نێودوڵەتیەکان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس